زیانەکانی جگەرەکێشان بۆ ڕۆژەوان چین؟ پێغەمبەری خودا دەفەرمێت لا ضەرەر وەلا زەڕار، نەزیان بگەێنە بە خۆت، نەزیان بگەێنە بە هیچ کەس. بەپێی ئەم فەرموودەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت، جگەرە یەکێکە لە حەرام کراوەکان، چونکە جگە لە زیان گەیاندن هیچ سوودێکی نییە. بۆیە ڕۆژووی ڕەمەزان دەرفەتێکە بۆ واز لێهێنانی یەکجارێکی لە جگەرە، بەڵام ئیرادەیەکی بەهێزی دەوێت. ئەگەر ئیماندار ئەو ئیرادەی نەبێت، ئەی کەواتە کی هەیبێت؟ لەگەڵمان بن بۆ ئەوەی بزانن جگەرە چ زیانێک بە ڕۆژەوان دەگەیەنێت. زاناکان ئاشکرایان کردووە جگەرەکێشان بە شێوێکی گشتی زیانی هەیە و ڕێکخراوی تەندروستی جیهانیش بە یەکێک لە هۆکارەکانی شێرپەنجەی داناوە کە ساڵانە کۆتایی بە ژیانی چەندەها کەس دەهێنێت. بەڵام لە مانگی ڕەمەزاندا زیانی زیاترە تاوەکو مانگەکانی تر، چونکە لە مانگی ڕەمەزاندا دەبێتە هۆی تەنگەنەفەسی و لە ژەهراوی دەکات بە تایبەت جگەر. ئەمەش دەبێتە هۆی هیلاکبوونی جەستە و سەرگێشبوون. ئەگەری زیاتر هەیە بۆ توشبوون بە شێرپەنجە، بە تایبەت شێرپەنجەی سی و نەخۆشیەکانی دڵ. هەروەها هەستی بۆنکردن و چێژبینین کەم دەکاتەوە. توێژینەوەکانیش دەریان خستووە کاریگەری نەرێنی دەبێت لە سەرگۆڕینی پێگاتە خۆراکیە بە سوودەکان و کارێک دەکات ئەو خواردانەی دەیخۆیت سوودێکی ئەو تۆی نەبێت بۆ لەشت، بەڵکو زیانی هەبێت. بەوە ژوا دەکات پەستان و فشاری خوێن بەرز بێتەوە و هۆکارێکە بۆ گرتنی خوێنبەرەکان. ئەمەش یەکێکە لەو هۆکارانەی کە مرۆڤ بۆی هەیە بێ ئەوەی هیچ نەخۆشێکی پێشوەختەی هەبێت بمرێت. کەواتە ئەم مانگی ڕەمەزانە بکەرە دەرفەتێک بۆ وازهێنانی یەکجارێکی لە جگەرە، بە هیوای لەش ساغی و قبوڵبوونی ڕۆژوەکانتان.